کاریگەرترین کەسی ژیانی ئەفسانەی پرتوگال. ڕەنگە زۆرینەمان ئاشنا بین با چیرۆکەکانی سەرکەوتن و کۆڵنەدانی کریستیانۆ ڕۆناڵدۆ، بەڵام ڕووداوەکانی شەوی مردنی باوکی ئەستێرەکەی پرتوگال چیرۆکێکە پێمان دەڵێت چەندین قوربانی داوە بۆ گەیشتن بە خەونەکانی. مردنی باوکی ڕۆناڵدۆ لە سەرەتای وەرزی 2006 بۆ 2007 دێنیسی پرتوگالی باوکی ڕۆناڵدۆ کۆچی دوایی کرد، ئەو کات تەمەنی تەنها 20 ساڵ بوو. هۆکاری مردنی باوکی بە مادە کحوولەکان ڕۆناڵدۆی لە ناو برد، ئەمە گوتەی دۆڵڕێسی دایکێتی. کریستیانۆ بە هەر نرخێک بێت دەویست باوکی چارەسەر بکات، بەڵام دێنیسی باوکی ئامادە نەبوو چارەسەر وەربگرێت. بە گوتەی سەرچاوەکانی نزیک لە خێزانی ئەستێرەکەی نەسری سعودی، دێنیسی باوکی ڕۆناڵدۆ لە کۆتا ڕۆژەکانی ژیانی ڕەفتاری نامۆی نواندووە، تەنانەت ئەو درێسەی مانچستەر یونایتدی فرۆشتووە کە ڕۆناڵدۆ یەکەم یاری خۆی پێوە کرد، لە پێناو ئەوەی پارەی دەست بکەوێت بۆ کڕینی مادە کحوولەکان. کاتێک کریستیانۆ ڕۆناڵدۆی پرتوگالی لەگەڵ هەڵبژاردەکەی لە مۆسکۆ بوو بۆ بەشداریکردن لە پاڵاوتنەکانی مۆندیالی 2006، هێشتا هەواڵی مردنی باوکی پێ نەگەیشت بوو. لویس فیگۆی کاپتن و سکۆلاری ڕاهێنەری ئەو کاتی پرتوگال بەرەو ژوورەکەی دەچن و هەواڵی مردنی باوکی پێ ڕادەگەێنن. دوای بستنی هەواڵەکە ڕۆناڵدۆ چەند خولەکێک تووشی شۆک بوو، تەماشای دیوارەکەی کردووە بەبێ ئەوەی هیچ قسەیەک بکات. هەرچەندە ڕۆناڵدۆ دەیویست بۆ جیهانی بسەلمێنێت کە ژیانی تایبەتی تێکەڵاو بە وەرزش ناکات، بەڵام نەی دەتوانێت دڵتەنگی لە دەستدانی باوکی بشارێتەوە. سەرباری مردنی باوکی دەیویست بەشداری لە یاریەکەدا بکات و پێی وابوو تۆمارکردنی گۆڵێک لە یاریەکدا باشترین ڕێزە کە پێشکەشی باوکی دەکات. دوای چەند خولەکێک ڕۆی کردە سکۆلاری و پێی گوت دەتوانێت لە یاریەکەدا پشتی پێ ببەستێت و ئامادەیە بۆ یاریکردن. سکۆلاری ڕاهێنەر بە ڕۆناڵدۆی گوتووە ئەوەت بیر نەچێت خێزان لە پێش هەموو شتێکەوەیە، تەنانەت لە پێش تۆپی پێشەوەیە. سکۆلاری دەیویست بۆ گوتانە ڕازی بکات بەشداری لە یاریەکەدا نەکات، بەڵام ڕۆناڵدۆ سوور بووە لەسەر ئەوەی ئامادەیە و دەیەوێت یاری بکات. دوای دەستپێکردنی یاریەکە و بەشداریکردنی سەرجەم یاریزانەکانی ئەو کاتی پرتوگال، هاوبەشی ڕۆناڵدۆ بوون و خەمباریان پێوە دیار بوو، بەڵام خۆی داوای لێکردوون بە ئاسایی هەڵس و کەوت بکەن لە یاریەکەدا، هەرچەندە هەوڵێکی زۆریدا، بەڵام دوجار یاریەکە بە یەکسانی و بەبێ گۆڵ کۆتایی هات. ڕۆناڵدۆش خەڵاتی باشترین یاریزانی یاریەکەی وەرگرت. وەک هاوسۆزیەک بۆ ڕۆناڵدۆ، سکۆلاری ڕاهێنەری ئەو کاتی پرتوگال بڕیاریدا بۆ یاری داهاتووی هەڵبژاردەکەی بەرامبەر بەرازیل شارەی کاپتنی تیپەکە پێشکەش بە ڕۆناڵدۆ بکات. ئەوکات سکۆلاری لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا باسی لە ڕۆناڵدۆ کرد و گوتی هەرچەندە ئەو کوڕە تەمەنی 20 ساڵە، بەڵام دڵنیابن دەبێتە باشترین یاریزانی پرتوگال و جیهان. ڕۆناڵدۆ ئێستاش هەمیشە باوکی وەک نمونەی قوربانی مادە هۆشبەرەکان و کحوولەکان دەهێنێتەوە و هەموو ئەوەش کە لە تۆپی پێبەدەستی هێناوە دەڵێت بەهۆی باوکیەوەیەتی، ئەو بۆتە هۆی ئەوەی کە ئێستا بەدەستی هێناوە.